زۆربوونی گرفتە تەندروستیەکانی قورگ و لووت و گوێ لەم چەند ساڵی دواییدا چەندەی پەیوەندی بە زۆربوونی ژماری دانیشتوانەوە هەبووە، دوو هێندەش پەیوەندی بە ژینگەی ناتەندروستەوە هەبووە. پسپۆڕانی ئەو بوارە دەڵێن چارەسەر نەبوونی ئەو نەخۆشانەی گرفتی جیوب و قورگیان هەیە، بەشێکی پەیوەندی بە دەرمانی کوالێتینزمەوە هەیە و پێویستە حکومەت ڕێکارەکانی هێنانی دەرمان تند و تۆڵتر بکات. کەم و کورتی دەرمان، کەم و کورتی ئامێر ئەوەش هەندێک جار ئەبێ بە کێشە. جگەلەوە سیستمەکەش خۆتان نزانن سیستمی تەندروستی با بڵێن سیستمی بیمە نییە لێرە، سیستمی ئینشۆرانس ئەوە کە زۆر پێویستە، ئەوە زۆر سەپۆرتی زۆر هانی پێشخستنی ئاسی خزمە گوزاریە تەندروستیەکانەکە زۆر یارمەتیات. بڕیارە لە شاری سلێمانی بۆ ماوەی 2 ڕۆژ کۆنفرانسێکی تەندروستی لەسەر کێشەکانی قورگ و لووت بەڕێوە بچێ و لەلایەن بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانیەوە سەرپەرشتی دەکرێت. پزیشکانی نێوخۆی و بیانی و بەشدار لە کۆنفرانسەکە باز لە گرفتەکانی قورگ و لووت دەکەن. بە شێوەیەکی گشتی نەخۆشیەکان بە تایبەت نەخۆشی گواستراوەکان لە نێو خێزان و قوتابخانە و شوێنە قەرەباڵغەکاندا بڵاو دەبنەوە. ڤایرۆسی نەخۆشیەکە لە کەسێکەوە بۆ کەسێکی دیکە دەگوازرێتەوە. تا شوێنەکە قەرەباڵغتر بێت نەخۆشیەکە زیاتر بڵاو دەبێتەوە. بە تایبەت ئەو توێژ و تەمانەی ئەگەری توشبوونیان بە نەخۆشیەکە زیاترە، بە نمونە منداڵان و تەنانەت گەورەکانیش. ئەگەر شوێنەکان تەندروست و پاک بن وەک ماڵ و شوێنی کار و قوتابخانەکان بە دڵنیاییەوە بڵاوبوونەوە گواستنەوەی نەخۆشیەکە کەمترە. ئەوە هۆکاری سەرەکیە. ئەوانەی گیرۆدەی نەخۆشیەکانی قورگ و لووت و گوێن زۆربیان سەرەتا لە حەساسیەتەوە توش دەبن و بەهۆی درەنگ چارەسەرکردنی دووچاری جیوب و کۆکە و ئازاری گوێیان دەکات. پزیشکانیش پێشنیار دەکەن لە ئەگەری هەستکردن بە حەساسیەت پێویستە نەخۆش لە ماوەیەکی کەمدا سەردانی پزیشک بکات بۆ ئەوەی دووچاری گرفتی گەورە نەبێتەوە.